نلتفت للدعاوى والكوارث الجاي بجاي ما نستمع للتهديدات بجاي بڕیارەکانی سەرۆکی سۆدان عومەر حەسەن ئەلبەشیر وادە خوێنرێنەوە کە بە ئاڕاستی گەیشتنە دووڕێیانی جیابوونەوەی بێت لەگەڵ ئیسلامیەکانی ئەو وڵاتەدا. هەندێکی تری ژوای دەخوێننەوە کە هۆکارەکە ئەو تەوژمە ئیسلامیانە دروستیان کردبێت کە لە پارتی سەرۆک جیابوونەتەوە یان ئەوانەی کە کاری سیاسیان وەلا نابێت بۆ کاریبانخوازی. یەکێک لە هۆکارە گرنگەکانی جیابوونەوەی بەشیر لە ئیسلامیەکان هۆکاری دەرەکیە نەگناوخۆی، ئەوەش بۆ ئەو ئاڵۆزیە ئابووری و سیاسیە دەگڕێتەوە کە وڵاتی پێدا تێدەپەڕێت و بەبێ یارمەتی دەرەوە چارەسەری مەحاڵە. ولكن وبحمد الله بعد الموقف القوي ئەمە یەکەم جار نییە حەسەن بەشیر دەیەوێت خۆی لە ئیسلامیەکان دوور بخاتەوە. لە ساڵی 1999دا جیابوونەوە گەورەکە لە نێوان ئەو ڕێبەری بزوتنەوەی ئیسلامی سۆدان حەسەن توڕابیدا ڕوویدا، بەڵام لەوەشدا هەندێک لە ئیسلامیەکان بە بڵاوکردنەوەی یاداشتی دەخاڵی پشتیوانیان لە بەشیر کرد. بە پشتیوانی دامزراوەی سەربازیش ناوبراو خۆی بەهێز کردەوە و توڕابی و هاوڕێیانی خستە زیندانەکان. بەوەش پارتی کۆنگرەی گەلی ئۆپۆزیسیۆن لەدایک بوو. هەمان ڕووداو لەم نزیکانەدا دووبارە بووەوە لەگەڵ سەرۆکی پارتی چاکسازی ئێستا و هەندێک لەلایەنگرانیدا. کاتێ ناڕەزاییان دەربڕی لەسەر کوشتنی خۆپیشاندەران لە ئەیلولی 2013دا و ناڕەزاییان دەربڕی لە هەموارکردنەوەی دەستوری وڵات بۆ پاڵاوتنەوەی سەرۆک بۆ خولێکی نوێی سەرۆکایەتی. ئەمە لەگەڵ داواکاریان بۆ چاکسازی ڕاستەقینە لە ناو پارتی کۆنگرەی نیشتیمانیدا کە ئەم جیاوازیانە وای کرد غازی سەلاحەدین و هاوڕێکانی لە حیزبی سەرۆک بچنە دەرەوە. ئەمڕۆ چەند ئاماژەیەک دەرکەوتون بۆ خۆداڕنینی تەواوی بەشیر لە ئیسلامیەکان. ئەویش جێگری سەرۆکی پارتی چاکسازی حەسەن ڕزق ڕایگەیاند کە سەرۆک وردە و بە پلە دەستی کردووە بە دوورخستنەوەی ئیسلامیەکان لە دەسەڵات. ئەویش بەدانانی والیەکان لە دامەزراوی سەربازی، ئەوەش بۆ سەپاندنی ئەوانەی کە سەر بەون باوەکو لە ئیسلامیەکانیش بن. ئەمەش بەو ئاڕاستەیە کە خۆی لە ئیسلامیەکان جیا بکاتەوە. پێشبینی دەکرێت ئیسلامیەکانی سۆدان دوا قوربانیەکانی بەشیر بن، هەر بۆیە ناوبراو لە کۆبوونەوە تایبەتەکاندا ئەوان بە بەرپرسی گەندەڵی وڵات لە قەڵەم دەدات، گوایە دەستی لەو کۆت و زنجیری هاوپەیمانەتی ئەواندا بووە. ئەو بەو پێیە کەسایەتێکی سەربازیە نەک ئیسلامی، بۆیە بە دوور نازانرێت پێکێنانەوەی حکومەتی خەرتوم بەپێی ئەو خواستانە بێت کە ململانی ناوچەی دەیخوازن. هەندێکیش بڕوایان وایە ئەوە دوورە کە بەشیر لەم قۆناغەدا بتوانێت ئیسلامیەکان دوور بخاتەوە، چونکە پەیوەندی نێوانیان زۆر ئاڵۆزە و لادانیان بە شێوەیەکی تەواو ئاکامێکی دڵنیاکەرەوە و گرنتی کراوی نییە، بەڵکو پێویستی بە پلەبەندی گەورەتر و ئەڵتەرناتیڤێکی بەهێزتر هەیە.